لکولینر سیاسی و پیوندی نافدولتی دکتور آزاد دیوانی پیوندین وین باش لگل کنگرسمن امریکی هنه. دکتور آزاد جوان کنگرسمانان اندامین کنگرس امریکا داخواز دکه که پشتگیریا پرسا کردی بکن لسوری و وها بکن که لسوری زمان کردی جی ببا زمانه که فرمی ببا زمانه پرورده. بری دمه که جی دکتور دیوانی به وزیر دربای بریتانیا را جویا بو و جویجی خواسته بو که مافین کردان لسوریه ده دستورا پیش روژه ده وره گارانتی کرن. دکتور آزاد دیوانی لیکولینر سیاسی و پیوندی ناف دولتی جل لندن لگل منه. دکتور دمات خوش بخیر هاتی؟ وار باش که دل بخوین سلاو و ریز ماشوان را. دکتور من خواست بزانبم هل واسطه امریکا بریتانیا و اوروپیان لهمبری کردین روجاوی کردستان وک دما بشار الاسد یعنی جی براستی یعنی وک بری بگرمی نزدیکی پرسا کردی نابن لسوری؟ هند زانن دما شر داعش دا و هبونا رولا حسده او گرنگی فایل روجاوا هبو یعنی مخابن کردا کار نکر لسری بباشی نها او لسنتر نرن لپایتخت نرن بله پایتخت گرنگ دبینن لی الگور وند زانن هرشه که آسایش حریمی ہے یعنی جهادی او گروپ جهادی بتایبت علی اسرائیل و اسرائیل بخو حساب رولا ترکیه دکی اجمونا ترکیه سوری دکی افنا همو دکونا و تکاری بیجی و قلق الباوا دروز دکی کورولا کرداجی هبت سوریه ده کورولا کرداجی سوریه ده هبه بتایبت آسایش سوریه ده یعنی از کارم وی بیجم تشتکی زلال نینا جبو پاراستنا نتوا کرد وکا ام دخوازن و هبونا هجمون انتتیه کیان حریمک جمره چه ببیج کردارد دروجلاتا ناوین دا لبرجواندی و اب مرهانا و او بدفجی دبیجن یعنی وک وزارت درغه بردوام وزیر درغه دبیجه از پشگیریا وزیر درغه بریتانیا دبیجه از پشگیر ام پشگیریا کردا دکن نبتنی نامی خود یعنی نامی گوجمرش یاندنا نبتنی کردی روجاوا کردی باشور و یه روجلات و یه باکرجی ولود بدف دبیجه لی رول لسر کردایا که دل بخوین گرک کرد یعنی تبعسا امریکا جی کر امریکا جی ترامپ نها هيا خود ترامپ سری سیاستا برام روجاوا برامبر کردا دگری یعنی هفسار دستی ویده اون بخود زانن برجواندی و ولات روجاوا به ترکیه را گرینگترنج برجواندی و بسوری به کردی روجاوا را یا کردی پارچه دی کردستانی را لی هر فایل کی جدایه که دل بخوین هر فایل کی شروواوی تایبت هيا بقلم و دفتر حساب دبی. دکتور مثلا برای کردان پشتا خواه به اندام کنگرس امریکا گرم دکرن براستی؟ مثلا تو دما کل گل کنگرسمانان ددی و دستینی تلگل وزیر دروای بریتانیا جی یعنی برای دسه ماهان جیویایی و بحثا و یکی کرد که دوی کرد دی به حوال به دوست نمینن به پشتگر نمینن کردان سالین دورو دریش شر داعش کرن و دوی هر کرد یعنی وکه هف پیمانین گرینگ بنجبو امریکا و بطایبتی بریتانیا جی که دل بخوین ده همو پیوندی براز خوب چوک بینم ها همو پیوندی هر کردکی گو اندام کنگرس رد که یان حکومت رد که لور یان چه دوری بی یان اندام پارلمان اوروپیان پارلمانتری ور بردوام دنیوساندنا و کرد اگر بنیوساندنا که جوان بنیوسین یان برانبر و بین رونن بردوام تیخویا کرن کرد دوست ولاتی روجاوایا در خطابه کردی ده بردوام دیاره لی دویر نشتنا وزیر درورا و برپرسا نونرا سوریه جیلور بود مهاسیا دبو و بخوش مخوستیانی و او خالی پیوندی به پیمانا بیستونه هیویرا جبو بحث بکن یعنی و خستبو چارچووا ویدا و من بنیویسکیجی پیشکش کرن و بدفکیجی دماغ و دامن بدفکیجی مبرگری مافی
کوردا کر روجاوا و پکاتین دیجی کریسیانی دروجاوا دا و ازدی و وقت بيجي او بيكاتين قد دوهري مددجين خطر لسروا وما في وانا جي بتايبت ما في يعني فرسم دا ما هبو ازباج مثلا زمان دا ببيفم مثلا پروردا زماني كردي دا از ببيفم يعني من نمونجي يعني مقول از كس ناز دك مهوالي مبون از من نافي بارتي انا قلت يعني بيجم في حوالي چه بارتي بو بصالات زنداني دمان جمو زماني كردي 3-4 سالمان جبو زماني دايكي مكس هبو بن اشكنجه ده هاتي كشتن جبر زماني دايكي تخص بديت مع مستا برپرسا یا بریتانی السوري نونراوي انسنو پشگیریا و خاله کرگو از پشگیریا مثلا زمان بکم مثلا پرورده مگو پرورده من نبتنیش بر زمانی کردی زارو که ما پرورده دبن لخوندنگه خوا پرورده دبن کو ریزل آین دی بگرن ریزل پکاتی دی بگرن وک کریسیانا وک ازدی مسلمان هنا علوی هنا زارو که ما فيري ویتشید منهاج خدا هر ازنا حزبی میان ازنا لانگری حمود شتید منهاج دن لی او منهاج تشتی گلکی جوان زارو کا فیر دکی اوانا گلکی بو پوزیتیوی لینرین دماکو افخال مگوتن و سوزدان کو پشگیریای بکن مگو بنیویسکی حمودش بنیویسکی جیم پیشکش کرجوارا حمودش بنیویسکی یعنی اف کار دماکو تبداف دبیجی و تنیویسکی جی پیشکش دکی هەویدارم هەر کەسێکی دیواری دەبێ بنیویسکیژی پێشکەش بکێ ji بۆ باوا بمێنێ ji بۆ کارە بن لێ vەگەرن ئەو نویساندنا هاژی دەبێ گەلێکی جهێ باوەریە بێ یعنی تێدا جهێ باوەریە بنیویسێنێک و باوەریاوی کەسێ بخوێنی ئەو لەسەر وات مێنێکەکێت بخوین لەسەر ئەرکا هەموو کوردێکی دەرڤک و کاربێ تواناوی هەبێ امکاناوی هەبێ پەیوەندی بکێ ڤە حکوومەتارە پەرلەمانتەرە بەندامی کۆنگرسرا کاربێ برەنگێکی جوان بنیوسێنی ئەگەر نکاربێ امکاناوی هەبێ ئێوە کە من کارن ئاریکاریاوە بکەن دیپلۆماسی ڕاستە دکتۆر ببورن دیپلۆماسیەکە خورد لە دەرڤە ji بۆ ڕۆژ ئەوەی کورسانێ هەیە نەبوو و تونەیە ینی گلێ هێ منە بتایبەت پشتی کارەساتە عەفرینی کارەساتە عەفرینێ چێ بوو بەلکی بدهێ جاران درێژایی نیفساندیە چەند گرنگە تە مؤسسات دەستگەها خۆ دروستکی نەسەر کەسی حزبی بێ دەستگەح محاسبەتکی مکافعەتکی معاشێوی کەسی هەیە و کار دەکێ دەبێ کاری متەفەرق بێ چێ نابێت کەسا بنابێکی حزبی یان شەخصی دەینێ و ئەو کەسی هەن نەلێ هاتی بن نە زمانات زانن نە ئەمکانیاتی وای فەلسەفی هەنە نە ئەمکانیاتی وای سیاسی هەنە نە پرنسیپ و کەتەلۆکێ کەتەلۆکێ ڤاوەڵاتە چاوت ڤاوەڵاتە بسیاستمەداری ڤاوەڵاتارە بدی بسێت تعقلی وا چاوا ناز دکەی تعقلی وا کەسە نازکی خیتابە خۆی کورد خیتابە خۆی کوردی ئەم خۆرە گەرەک بهێنی خیتابە گو ئەم خەلکێرە بێژن گەرەک خیتابە ئەو بەرژەوەندی وا ئەملوێ زەنگی بەرژەوەندی وا بخن بەرژەوەندی وات ئاسایشا وا دەیە ئیکۆنۆمی ئینڤستمنت بەرهەمێنانی دەیە هەرێمامە دەیە دگەلک مەسەلەی دی دەیە لێ ئاسایش سەرەکە دەیە ئاسایش هاوات سەرەکە دەیە کامە کار لەسەر کریە ji ber senterê meylî kolînê jî tunena ew kesê mey di pêş de ê rojava ne kesê lê hatîne ne kesê şayênin bi taybet Washington ez ê bi dev jî bêjim aniha evrexneyê ez dibêjim berê binehênî digot ez niha ew bêjim rageyandinê de ne karê waye ne karê waye wexistina ew cihê xeter de ew cihê giring de ji karasata Efrînê heta niha çend karasat çêbûne di dinyayê hemûyî de eger tiştek çê dibe wezîrek berpirsek istîqala xwe dê dibêje min xeletî kiriye ez dadkevim min kemayî kiriye ilbama Kurda tenê ev tişt hene ye başa doktor mesela te bi wan kongresmanan re dikevî pêwendiyê li gel wezîrê derveyê Brîtanya dicivî yani pêwendiyên te yên dîplomatîk baş hene weke akademisyenekî lê li te guhdarî nakin aliyên me yên siyasî çi rêveberiya xwe ser be çi jî partiyên din bin بەلکی گۆداری دکن بەس ئەم چاوانەکەکێ دڵ بخۆین دەما ئەم بنیویسکی دنیوسێنن ji هەڤرا ئەم ملەتێکی نەخوێندەوانن ئەم فێر بوونا ئەم ڕوبڕوو هەفتوو ببینن
وەک عشاعران هەورە بپەی بن ئەم فێر نەبوونان بخوێنن دەما گویەکی وەکە من ئەزانم گەلک کەسی ئەکادمی هەنا لە ئەوروپا لە ئەمریکا و گەلک ژمژی ترنجی و گەلک تشتێ جوان جوان جوارەدانینە ناخوێنن یعنی وا خۆشی مرگوتیە ناخوێنن بەرپرسی کورد گۆی نەخوێنێ کێشەیەکە گەلێکی مەزنە دەبێت خۆفێری خوێندنێ بکەی خۆفێری خوێندنێ نەکەی فەرمۆ کۆبوونا چێ بکە کەسی ئەکادمی کەسی دی بێنە حاز وڵات پارێز کەسی کوژ وڵاتی خۆ حەز دکن مەرجنینە ئەکادمی تەنمێ ڕۆژناوە بێنە لوا گۆداری بکەن نەبتەنێت خیتابە خۆشمەرە بێژی ئەم نەبحاجەتی خیتاباتەنە یەکی دکتۆرات سیاسەتی دەستان دەبێت تێوەری من فێری سیاسەتێ بکەیت تگەرەك المگۆداری بکەیت تژی المگۆداری بکە ئەزیل تەگۆداریکم تەجریباتی لەسەر عردەی ژمرە گرنگە ئەس جێ فێر ببم لێ تژی لە کەسانی وەکە مەگۆداری بکە چەند کارە سات بسەرسەرێمە هاتش بەرەوە گۆداری نەدەکرد نەوە گۆداریت کردنەوەت خوێندن تنەیە کە گێت بخوین یعنی ئەس دلپاکیش وەردبێژم بڕاستی بێژم نزانم دەڕەوا بکەم نزانم بەشێن بەر ئەفرد وێ پرسێدا چێ نابێ مرۆڤ دەڕەوا بکەی دپرسا کووردا کەسێک کوردی دلسۆز ژوڵاتی خۆ ملەتی خۆ حەز بکەی چێ نابێت دەڕەوا بکەی بەرامبەر ملەتی خۆ یعنی دەهێ جارە ژوەردبێژم خەڵەتیت کودەیە نەدەستگە هەمەی دیپلۆماسی کارا هەیە ئەکتیڤ هەیە کەسێ پسپۆرتێ دەنا نەدەستگەهێمەی لێکۆلینە ئەکادمی ریسێرچی لبامە هەیە نەڕاگەیاندنا مەی زمانی ئینگلیزی سەرکەفتی هەیە ئەی دەوڵەتە ترک لۆبیەوێ گەلێکیشمە بەهێسترا پەری قەتەر زێدەنەژیمە بگەلێکی بتشکیمە تونێ ڕاست ژبەرێکی بەردەوام ئەس ژڕۆژاوارت بێژم دوێ ji بۆ ئەم کارە بن بەرامبەر vê dewleta hay bihêz vî lobîya hay bihêz biseknin divê çeleng li pêş min çeleng gotina çeleng dihê cara min nîvîsan hêj mezlûm ebdê bixwara çeleng ka çeleng kesê ziman nizanin kesê tiştekî siyasetê de nizanin te xistina pêş de ji ber esasî hizbî û şexsî rêza min ji were heye xebata we sir'a ev xebat û ev diplomasiya got çêbû û li Amerîka û li Ewropa hemû keda wa şehîdê ser erdeya keda hesedeya نەکەدا با دیپلۆماتکاری گولدەر بەدات gelekî spas doktor mala te ava divê siyasetmedar li kesayetiyên weke we akademisyen jî başgudarî bikin fikrê wan bistîne Doktor Azad Dêwanî lêkolînerê siyaset û pêwendiyê navdewletî ji London zor spas doktor